نەکەوی کوڕۆماگات لە خۆت بێ. بإجازة بس الشاف سڵاو گەرمیان، سڵاو کەلار و کفری، سڵاو ڕزگاری و باوەنور، سڵاو کورد و کوردستان، سڵاو یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەرمیانەوە بۆ بەغداد دەڕوات. ئێمە هێزی ئێوەین لە بەغداد، ئێمە هێزی تۆین لە بەغداد. یەک ساڵ پێش ئێستا من لە خزمەتان نابووم، لەوێ پێم وتن کە خزمەتانەکەین. ساڵێکە تیمەکانمان شەو و ڕۆژ هەوڵیان داوە ئەوەی کە بۆتان بکرێت، هەوڵیان داوە جێبەجێ بکەن. ڕاستە جادە دروست کراوە، ڕاستە تۆزێک سەوز بووەتەوە، بەڵام من ڕازی نیم، ئێوەش ڕازی نین. وعد بێ ئەوەی کە ئەتانەوێ بۆتان دابی نەکەین. لە بەغدادەوە زۆر شتمان بۆ ئەکرێت بۆ جەنابتان. بەڵام یەک شتێک کە توانیمان بیکەین ئەوەش ئەوە بوو، ها؟ ڕزگاری بوو بە قەزا. ئەوەی کە ئەیڵێین ئەیکەین. کەم شوێن لە کوردستان وەک گەرمیان قوربانی داوە. گەرمیان سەری شەمشیرەکەی کورد و کوردایەتیە. هەموو جارێک وەزنە قورسەکە لەسەر شانی ئێوەیە، بۆیە زەڕوورە ئەم جارە نوێنەرەکانی ئێوە لە بەغداد زیاد بن، نوێنەرەکانی ئێوە لە حکوومەت زیاد بێت. چاوەڕێی نوێنەرەکانتان ئەەکەم، چاوەڕێی ئێوە ئەەکەم، وەکو هەموو جارێک شان بە شان ئێمە بوەستین، شەڕ بکەین بۆ ژیانی میلەتەکەمان، بۆ حەق و حقوقی میلەتەکەمان، بۆ کەرامەتی میلەتەکەمان، بۆ بەسیترین شت، بۆ موچەی میلەتەکەمان. ئێوە ساحیبی یەکێتی نیشتیمانی کوردستان، نە ئەمانە، ئەمانە لە خزمەتی ئێوان لەبەرەوەش هەوڵەدەن بچین بۆ بەغداد. ئێمە باش ئەوە ئەزانین، ئێمە قەرزاری گەرمیانین، قەرزاری هەر هەمووتانین. قوربانت بم. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی و ئازایەتی لە ئێوە فێر بووین. بۆیە ئێستا بە پشتیوانی قەڵای سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ دوژمنێک و نەیارێک ناتوانێت بەرامبەر یەکێتی بوەستێ. هیچ. 8 ساڵ پێش ئێستا وتم ئێمە لە دوای هیچ حزبێکی تر نابین. نابین. نابین و نەبووین. ئێستا ئێمە لە پێشەوەین. حزبانی تر چاو لە ئێمە ئەکەن، چاو لە ئێوە ئەکەن، چاو لە هێزی ئێمە ئەکەن، هێزی سیاسیمان و هێزی عەسکەریمان، چاو لە هێزی دیپلۆماسی ئێمە ئەکەن، چاو لە هێزی عیلاقاتی ئێمە ئەکەن. لە هەمووی مهمتر
چاو لە پشتیوانی میلەتەکەمانەکەن بۆ سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. قوربان ئەتوانین دوای قسە بکەین تۆزێک مەشغوڵم. قوربانی داوای لە بلورد لێکەم. چییە؟ دووبارەی کەمەوە؟ ئەڵێم قەڵای سەوزی یەکێتی! هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەڕاستی خەبات بۆ ئەم میلەتە ئەکا، نە بۆ گیرفانی خۆی، نە بۆ شتی تر. ئێوە باشەوە ئەزانن لەبەرەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد و لە وڵاتە نێودەوڵەتیەکان ڕێزێکی تایبەتی هەیە. ئەمە زۆر زۆر وازەحە. ئەمە ڕێبازی مام جەلالە، ئەمە بەرنامەی مام جەلالە. قوربانت بم مەقیڕێنە زۆر بە بەگیان. دوای ئاڵووی تێکەچێ و ناچێ بۆ مەکتەب وەڵێن خەتای منە. هەرێمەین باسی هەر چوار پارچەی کوردستانەکەین. زۆر جار ئێمە باسی شەهیدی حیزبەکانی ترەکەین پێشەوەی خۆیان باسی شەهیدی خۆیان بکەن. نیەتی ئێمە جیاوازە، بەرنامەی ئێمە جیاوازە. ئێمە هەموو کوردستان بە یەک چاوە بینین، هەر چوار پارچەی. جیاوازی نییە لای ئێمە. چیمانەوێ بۆ ئێرە، بۆ سلەیمانی ئەمانەوێ، بۆ هەولێر ئەمانەوێ، بۆ دهۆک ئەمانەوێ، بۆ بادیران ئەمانەوێ. ئایا هەموو لایەنێک وایە؟ بەداخەوە فێرە بن یان فێریانەکەین. کوردایەتی میکرۆفۆنەکەم شکاند. ئەمەشم شکاند نەهەرەمەیان. بڕەواز لەوە بێنە. ئەوە من ئەمەیان نەزانم. ئێوەن یەکێتی نیشتیمانی کوردستانە کە شەڕەکات بۆ کوردایەتی. کێ بەخەر یەکێتی نیشتیمانی کوردستان شەهیدی هەیە؟ کێ بەخەر ئێوە قوربانی داوە؟ نییە. ئێوەن با پێت بڵێم قسەیەک هەیە قوربانت بم وەڵڵا ناتوانم جوابت بەمەوە بە قوربانت بم. ڕسمی چی تۆ لەوەیت و من لێرەم؟ ها؟ چی؟ بەس هەرەوە هاشتی تر نە بەسە. ئەوەی کە ئێمە ئەیڵین جێبەجێیەکەین. هەڤاڵانی عەزیز. وتمان بەڵەنسی هێز لە کوردستان ڕاستەکەینەوە، ڕاستمان کردەوە. وتمان یەکێتی بەقووەتەکەین لە بەغداد بەقووەتمان کرد. وتمان عیلاقاتەکانمان لەگەڵ هەموو وڵاتە نێودەوڵەتیەکان زیندووەکەینەوە، زیندوومان کردەوە. وتمان هێزێک دروستەکەین کە کەس دەرەقەتی نایەت لە هەموو شەرقەڵ ئەوسەط دروستمان کرد. وتمان بەوەی کە نیوەی دنیا بەرامبەرمان وەستا. وتمان کەرکووک سەوزەکەینەوە و سەوزمان کرد. وتمان حکوومەتی هەرێم دروست نابێت ئەگەر قەناعەت نەکەین کە ئەم حکوومەتە جیاوازە بێت لە حکوومەتەکەی تر و وەکو پێویست خزمەتی ئێوە ناکات و نەمان کرد. جادەی مەرگ بەڵێزانم ئەو وازی لە بێنەوە. ئێستا لە مفاوزاتێکی جددیین لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بۆ دروستکردنی حکوومەت. هەدەفی ئێمە هی یەکێتی نیشتیمانی کوردستان پاراستنی هەرێمەکەمانە، خزمەتکردنی ئێوەیە. ئێمە دوژمنی هیچ حزبێک نین. هەرچی حزبێک
کە بتوانێ میلەتەکەی پێش خۆی دانێ ئێمە ئامادەین ئیشی لەگەڵ بکەین و دەستمان کراوەیە بۆی ئەوەی کە بەرنامەیەکی تری هەیە ئێمە ناتوانین ئیشی لەگەڵ بکەین خۆشبەختانە تەسەور ناکەم حزبی وا ما بێت لە کوردستان بەڵام لێرە وعدێکتانە دەمێ کە حکوومەت دروست بوو نوێنەری ئێوە زیاد دەکات لەناو ئەو حکوومەتە و خەڵکی باشی شەنێرین ئەم جارە و مەحاسەبەیانەکەی نەگەر وەکو پێویست خزمەتتان نەکەن بەڵام ئەم جارە جیاوازە بێ و ئەم جارە باشترە بێ ئەم جارە زۆنی ئێمە بەڕاستی سەوزە ئەم جارە و حزبانەی تر کە ئیتر لە حکوومەت ناماون پۆستەکانی ئەوان هەموو وەرەگرینەوە نایدەین بە کەس ڕەحم بە کەس ناکەین پۆستی یەکێتی بۆ یەکێتی بۆ خزمەتی کوردستان بۆ خزمەتی ئێوە بە سزا و پاداشتەوە بە سزایەکی زۆر و پاداشتێکی کەم چەندین لادێمان هەیە کە ئیهمال کراون بۆ ئیهمال کراون بڕۆ سەیری لادێکانی ئەولا بکەن بزانە چۆنن و بزانە لادێکانی ئێمە چۆنن چاویان دەریە هەیە بۆ ئەوە هەم لە ناو حکوومەتی هەرێم هەم لە بەغداد حەز بکەین حەز نەکەین زۆربەی شتەکانمان لە بەغدادن یەک پرسیارتان لێ یەکەم چۆن ڕێکەوی لەگەڵ بەغداد بە مفاوەزات بە گفتوگۆ یان بە تێکدان چۆنە بێت خۆشبەختانە ئێمە هەم مفاوەزاتەکەمان پێکرێت هەمە توانین تێکی بدەین ئەبێ داهاتی خۆتان بۆ خۆتان بێت ڕاستە و خۆ بۆ ئێوە ئەبێ بەکار بهێنرێت ئەو داهاتە ئیش لەسەر ئەمە ئەکەین ئینشەڵڵاش بە زووترین کات ئەخباری خۆشمانە بێ بۆتان کە ئەمە جێبەجێکرێت گەنجانی گەرمیان گەنجە زیرەکەکان گەنجە ئازاکان ئەو دادەیەش تۆ شەر گەنجی قوربانت بم هەزەکەم سەرتان بەرز بێ و ورەتان هەبێ سەرتان بەرز بێت چونکە استراتیژی ئێمە بەرنامەی ئێمە هەر بۆ ئێوەیە دڵنیابن ئەوەی هەمانە بۆ ئێوەیە بۆ تۆیە و بۆ تۆیە و بۆ تۆیە من هێزی تۆم لە بەغداد پێویستمان بۆ ئێوەیە نە هەر بۆ سبەینێ بۆ ئیمڕۆ ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند گۆڕانکاریەکی تریش بکات داواکەم لە گەنجەکان حزبەکە حزبەکەی دوێنێن نییە وەرن بۆ ماڵبەندەکان وەرن بۆ کۆمیتەکان با حزبەکەشمان تۆزێک نوێکەینەوە پێویستمان بە ئێوەیە بۆ یەکێتی هەر باسی مادەی 140 بۆچی چونکە ئێوەن ئەوەنە قوربانیتان داوە بۆ ئەو مەنتیقانە چونکە یەکێتیە هەر ئەوەی لە بیر ماوە کە ناچی بۆ بەغداد کە مفاوەزات ناکەیت لە بەغداد کە کەس مەرحەبات ناکا لە بەغداد ئایا چۆن مادەی 140 جێبەجێەکەی چۆن موچەی خەڵک وەرەگری ئەمە چ سیاسەتێکە هەڤاڵان چ سیاسەتێکە خۆشبەختانە ئێمە ئەوە تێگەیشتوین گۆرە یەک داواکاریم هەیە یەک داوا بەخوا هیچی ترم نییە فڕێ بەم وەڵڵا چی فڕێ بەم کاکە هەڤاڵان ئەولا خەتەرە ئێمە ئەملا یەک داواکاریم هەیە لێتان خۆتان دەزانن کێ ئیشی پێکرێ لە بەغداد خۆتان دەزانن ئەم هەڵبژاردنە چەند گرنگە مەیەڵن ڕەفیقەکانتان وا بیر بکەنەوە کە مهم نییە با دەنگ نەدەین نەخێر کێ ئەیناسن بی بەنە سەر سندوقەکان
سندوقەکانمان بۆ سەوزکەن سندوقەکانمان بۆ سەوزکەن چەند کورسیمان زیاتر هەبێ هێزەکەتان لە بەغداد بەقووەترە بێ چەند دەنگمان زیاتر بێ ئەوەی کە پێمانەکرێ بۆتان زیاتر ئەتوانین بۆتان بکەین داواتان لێ ئەەکەم بڕۆن هەموو سندوقەکانی گەرمیان سەوزکەن هەی قەڵای سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە خزمەتی ئێوین ئێمە لە خزمەتی ئێوین سندوقەکانمان بۆ سەوزکەن ئێمە لە خزمەتانین ئێمە هێزی تۆین لە بەغداد بەڵام وەک هەموو جارێک گەرمیان هێزی یەکێتیە قوربانتان بم بڕۆن سەوزیکەن زۆر سپاستان دەکەم بە ناوی خوای گەورە و مێرەبان بۆ پێشەوە بۆ سەرکەوتن بۆ بەغداد لخوتانم دەیگوت من لەخوتانم قڵای سەوزی یەکێتی قڵای سەوزی یەکێتی کەسوتی قودسی کوردان خەڵکی کەرد و دەرچ و پیر هەموو دەچن بۆ دەنگدان